چێ سەرۆکی سووریایە؟ ئارام ڕەفعەت نووسیوێتی وەڵامەکە ئاسانە، بە تایبەت دوای ئەوەی دەیان هەزار عەلەوی بە پیر بانگەوازی سەرۆکی ڕۆحیان غەزال غەزالیەوە چوون و دیواری ترسیان ڕووخاند و خۆ پیشاندانیان کرد. وێنەکە ڕۆشنترە. ئێسا پێدان دەڵێم چێ سەرۆکی سووریایە. حیکمەت هیجری، ڕابەری ڕۆحی دروزەکان، سەرۆکی دروزەکانی سویدایە. مەزڵوم عەبدی، ژانەراڵی بەهیبەت و بە حیکمەتی کوردان، سەرۆکی کوردە لە ڕۆژاوا و جەزیرە. جۆلانی، سەرۆکی هەیئەی تەحریر شام ئەلقاعیدە، سەرۆکی سوننەکانی دیمەشق و حەلەب و حومس و حەمایە. غەزال غەزالی، ڕابەری ڕۆحی عەلەوی، سەرۆکی عەلەویەکانی لازیقێ و تەرتۆس و حومسە. ئەردۆغان، سەرۆک کۆماری تورکەکان، ڕابەری ڕۆحی عەرەبە سوورەکیەکانی شەهەبا و ئیدلیبە. ناتانیاهۆ، پادشای هەموو وڵاتە عەرەبیەکان، سەرۆکی قونەیتەرە و دەرعا و بەرزاییەکانی جۆلانە. ئێستا دەزانن کێ سەرۆکی ئەو کیانە فاشیست و دەستکردەیە کە ئیستیعماری فەڕەنسی و بەریتانیا دروستیان کرد و ناویان نا سووریا. تێبینی چەمکی سوورەکی بە واتای سووریا تورکەکان دێت. چەمکەکە بۆ ئەو عەرەبە سووریانە بەکاردێت کە لە سووریا دەژین. بەڵام ئینتیما وەلاییان بۆ تورکەکان و بە تایبەتیش ئەردۆغان هەیە و ئەو بە سەرۆکی خۆیان دەزانن و لەژێر فەرمانی تورکەکاندان و ماوەی 100 ڕۆژ لە بەنداوی بەرخۆدان و پردی قەرە قۆزاغ شاری ڕۆژاوایان کرد. دیارترین نمونەی سووریەکان ئەبوو عەمشە و ئەبوو حەمزەن.